کۆنفۆشیۆس هێزە پەروەردەییەکە لە دۆخی گرژی نێوان دوو وڵاتدا نووسەران تا ڕۆژنامەنووسان دەست دەکەن بە بەراوردکردنی هێزی سەربازی و ئەو چەکانەی لای وڵاتان هەیە. بەڵامەوەی کە یەکلاکەرەوەیە و سەرەکیە و ئاماژە ناکرێ سیستەمی پەروەردەیی و باوەڕی گەلەکەیە کە هێزی سیستەمی پەروەردەیی هەر وڵاتێک لە دروستکردنی تاکێکی بەهێزی خاوەن ئیرادە هەموو هاوکێشەکان دەگۆڕێت. ئەوەی دەوڵەتی چینی گەیان بە ئێستا تەنها سیستمی سەرمایەداری نییە، بەڵکو باوەڕی ئەوانەیە کە تا هەنووکە کۆنفۆشیۆس لە دێڕ بە دێڕیاندا بوونی هەیە. کۆنفۆشیۆس ساڵی 551 بەر لە زاین لە مێرنشینی لو لە شانگ تۆنگ لەدایک بووە و ڕیشەی خێزانیان دەگەڕێتەوە بۆ ئیمپراتۆری هوانگدی. کۆنفۆشیۆس لە تەمەنی 12 ساڵیدا دەست دەکات بە پەروەردە و فێرکردن، بۆ ئەو مەبەستە خانوویەکی تایبەت دەکاتەوە بە وتنەوەی وانە. بە ماوەیەکی کەم ژمارەی ئەو کەسانی دەرسی لەلا دەخوێنن نزیک دەبێتەوە لە 3000 کەس. کۆنفۆشیۆس تیمێکی هەمیشەیی و بەردەوامی 72 کەسی دروست دەکا و بەردەوام وەک گیاوەر لە دەوریدا. توانای ئەوانەی کە لای کۆنفۆشیۆس دەرسیان وەرگرتووە بەڕادەیەک بەرز بووە، بۆ ماوەیەکی کەم بەشێکی زۆریان لە ناو دەوڵەتدا بوون بە خاوەنی پلە. بەپێی هەندێک لە سەرچاوەکان ماڵەکەی کۆنفۆشیۆس دەبێتە یەکەم قوتابخانەی هزری و پەروەردەیی و فەلسەفی. ساڵی 510 بەر لە زاین کۆنفۆشیۆس بوو بە کاربەدەستی یەکەم لە دەسەڵاتی لو. دیدگای کۆنفۆشیۆس لەسەر پەروەردە بەشبەشە و هەر یەک لە کایەکان خاوەنی جۆرێک لە پەروەردەی تایبەتن. جەوهەری باشی لە هەر کۆمەلگایەک لای کۆنفۆشیۆس گرێدراوی سیستەمەکە نییە، بەڵکو گرێدراوی تاکەکانە. واتە باشی لەسەری هەڕەمەوە نییە، بەڵکو لە بنی هەڕەمەکەوەیە کە خۆی لە تاکدا دەبینێ و لەوێوە هاوکێشەی پەروەردەییدا دەنێ و دەڵێت تاکی باش، خێزانی باش، کۆمەڵگەی باش. لەم هاوکێشەیەدا کۆنفۆشیۆس بڕوای وایە تاکی باش زەمانەتی خێزانی باشە و خێزانی باش بنەمایەکە بۆ کۆمەلگایەکی باش و تەندروست. کۆنفۆشیۆس لە بواری سیاسەتدا هەوڵیداوە بۆ جێگیری سیستەم و دەسەڵات. ئەویش لە ڕێگەی یاسایەکەوە کە دەقەکەی دەڵێت سەروەری بۆ نەتەوەیە، چونکە نەتەوە یان گەل خۆی چاوگ و سەرچاوی دەسەڵاتە، چونکە دەسەڵاتی پاشا بەبێ ڕەزامەندی گەل شەرعی نییە و خاوەنی ڕەوایی نییە. کۆنفۆشیۆس لە دواییدا بازنەکانی بیرکردنەوەی سنوور دەبڕێت و هەوڵ دەدات سیستەمێکی پەروەردەیی گشتگیر دابنێ و بەڕەسمی داوای لە گەلانی جیهان کرد کە لە یەک کۆماردا بە ناوی کۆماری جیهانی یەک بگرن. کۆنفۆشیۆس کۆمەڵێک بنەمای جێگیری دانا کە لە نۆ نووسراوی دێرینی جیهاندا تۆمار کراوە. نووسراوەکان بەسەر دوو لایەندا دابەش دەبن. یەکەم وو جینگ 5 نووسراوە نەریتیەکە، دووەم سیشو 4 نووسراوەکە. ڕێنمایەکانی کۆنفۆشیۆس لە سەرەتادا دەما و دەم دەگوازرانەوە، بەڵام دواتر لە کتێبێکدا بە ناوی لونی و تۆمار کران. بەشێک لە بنەماکانی کۆنفۆشیۆس. یەکەم چەمکیلی. کۆنفۆشیۆس لەم بنەمایەدا دەڵێت سیستەمی سیاسی و کۆمەڵایەتی یەکەیەکی تەواوکارین و بە هەردوولا باشبوونی دەوڵەت مسۆگەر دەکەن. هاوڵاتی هەر کۆمەڵگەیەک بەختەوەر نابێت کە موزیک و داب و نەریتی تایبەت بەخۆی نەبێت لە دەوڵەتدا. دووەم چەمکی ڕن. لەم بنەمایەدا ئاماژە بە چاکەی باڵا کراوە کە خۆی لە مرۆڤایەتیدا دەبینێتەوە. سێەم چەمکی شیاو. لەم چەمکەدا کۆنفۆشیۆس سیستەمێکی ئەخلاقی جێگیر دەکات بەوەی کە شتێک دەرحەق بەوان مەکە کە حەز ناکەیت دەرحەق بە تۆ ئەنجام بدرێ. لەم بنەمایەدا مرۆڤی ئەخلاقی و نائەخلاقی جیا دەکرێتەوە. چوارەم چەمکی چونگ. لەم بنەمایەدا تەرکیز دەخرێتە سەر دڵسۆزی بەرامبەر خۆت و ئەوانی تر. پێنجەم چەمکی جونتسە. لێرەدا ئاماژە بە پیاوی مرد دەکرێت. پیاوی مرد کەسێکە کە چەندان چاکە لە خۆیدا کۆ دەکاتەوە کە بەشێک لەو چاکانەی خۆی دەبینێتەوە لەسەر ڕاستی، ڕەوشبەرزی، دەستپاکی، زمان پاراوی. کۆنفۆشیۆس زۆر گرنگی بە پلاندانان داوە لەسەر ئاستی تاک و دەوڵەت وەک بنەمایەکی سەرەکی لێڕوانیوە. بەرچاوڕوونیەک لە پلاندانان ئاماژە پێ دەکات و دەڵێت گەرمەبەستانە پلان بۆ ساڵێک دابنێن ئەوە گەنم بچێنن، گەرمەبەستانە پلان بۆ زیاتر لە 10 ساڵ دابنێن ئەوە دەست بکەن بە چاندنی درەخت، گەرمەبەستانە پلان دابنێن بۆ 100 ساڵ ئەوە منداڵەکانتان پەروەردە بکەن، چونکە پەروەردە پرۆسەی ڕاهێنان و پەروەردەکردن و سازکردنی تاکە بۆ گونجاندن لەگەڵ ژینگەی دەوروبەر. کۆنفۆشیۆس لە ستایشی بیرکردنەوەدا ڕای وایە کە هیچ کەس ناتوانێت زانست و زانیاری بەدەست بهێنێ تا فێر نەبێت چۆن بیر بکاتەوە. تەنشتی مرۆڤی لەوازیشدا هۆشیاری دەدات و دەڵێت مرۆڤی دانا کاتێک پەنجە بۆ مانگ درێژ دەکات، مرۆڤە نەزانەکان و دەبەنگەکان سەیری پەنجەی دەکەن. کۆنفۆشیۆس ساڵی 479 بەر لە زاین وەفات دەکات. دوای مردنی کۆنفۆشیۆس
خەڵک و بەشێک لەوانەی کاریگەر بوون بە فکرە ئەخلاقی و پەروەردەیەکانی لە دەوری گۆڕەکەی کە لە ناوچەی تشوفۆی نێژرا بوو خانوو دەکەن و بە دەوریدا بڵاو دەبنەوە. ئەمە دەبێتە سەرەتایەک بۆ بەشکۆدانانی گۆڕەکەی و دواتر وەک ڕێبازێکی ڕۆحی لە بنەماکانی دەڕوانرێ و دەبێتە سەرەتایەک بۆ پیرۆزکردنی و دواتر وەک ئاین دەناسرێت. لە ئێستادا بە ملیۆنان شوێن کەوتووی هەیە لە چین، کۆریا، ژاپۆن، نیپاڵ و زۆر وڵاتی تر. دەوڵەتی چین لە ئێستادا لە زۆربەی وڵاتاندا قوتابخانەی کۆنفۆشیۆسی دەکاتەوە.